بەڵێ وەک کادران و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەردەوامی داوای ئەوەکەن کە یەکێتی وەکو حیزبێک لە هەرێمی کوردستان کۆنگرەی چوارەمی خۆی ببەستێ بۆ ئەوەی جارێکی تر بتوانێت نوێبوونەوە لە پەیڕەوە پرۆگرام و کاری حیزبی خۆیدا بکات. دەمانوێت لەم بارەیەوە گفتوگۆی زیاتر بکەین لەگەڵ بەڕێز دکتۆر یوسف گۆران وتەبێژی کۆمسیۆنی باڵای ئامادەکاری کۆنگرەی یەکێتی کە لە ستۆدیۆ هەواڵ لەگەڵمان میوانە. دکتۆر یوسف زۆر سپاس بۆ ئامادەبوونت. شەو باش بەخێر بێت. ئامادەکاریەکان بۆ بەستنی کۆنگرەی چوارەمی یەکێتی گەیشتۆتە کوێ چیتان کردووە؟ بەڵێ خۆی لە ڕاستیدا ئەم کۆمسیۆنە لە 2013 کاتێک ئەو کاتە ویسمان کۆنگرەی چوارەم بەستین دەستی بەکارەکانی کرد و ئەو کۆمسیۆنە بە بڕیاری مەکتەبی سیاسی و سەکردایەتی دروست بوو. بەش چواردە لیزنەمان پێکێنا بوو. چواردە لیزنە ئەو لیزانە بەشی هەرە زۆری کارەکانیان تەواو کردووە. ینی کەواتە ئەو راپۆرتانی کە هەر ئەو کات تەواوتان کردیان ناتوانین بڵێن هەر هەمووی تەواو بوو. ئەو لەو چواردە لیزنەیە 13 لیزنەی کارەکانیان تەواو بووە. یەکێکیان کە لیزنەی پەیڕە و پرۆگرامە کارەکانی ماوەتەوە. کەواتە ئەتوانین بڵین بەشی هەرە زۆری ئەو کارانەی کە پێشتر بە ئێمە ڕێسپێدرا بوو کە لیزنە تەشکیلکەین لیزنەکان راپۆرتیان نەبێ و دوای راپۆرتەکان بگەڕێنەوە بۆ کۆمسیۆنەکە تەواو بووە و ئێستا ئەگەر بمانەوێ کۆنگرە ببەسین ئەتوانین بڵێن لە ماوەیەکی زۆر کورتە لەبەرەوەی بەشی هەرە زۆری راپۆرتەکان ئامادەیە تەنها ڕەنگە گۆڕانکاری بەسیط بکرێت لەو راپۆرتانەی بەپێی گۆڕانی بارودۆخەکان. بەڵێ لیژنەی پەیڕەوە پرۆگرام ئەوەک ئاماژەت بۆ کردەوە ئەگەر کارەکانیان تاو نەبووە ئەوان لە ماوەیەکی چەند ناتوانن کارەکان تاو بکەن و تا ئێستا لەسەر چی وەستاون کە کارەکانیان تاو نەبووە؟ بەڵێ خۆی لیزنەی پەیڕەوە پرۆگرام بەشی هەرە زۆری کارەکانشی تەواو بوو. ئەتوانین لە 180 تەواو بووە. بەڵام ئێمە ئێستا مەسەلەی پیاچوونەوە بە لیزنەی پەیڕەوە پرۆگرام زۆر گرینگە چونکە ئەو قۆناغی ئێستا یەکێتی تایەتی قۆناغێکی تازەیە، قۆناغێکی نوێیە. ئێستا ئەو ئامانجانەی کە پێشتر هەمان بوو جیاوازە گۆڕانکاری بەسەر داهاتووە. پێشتر بۆ نمونە سەرکردەی گەورەمان مام جەلال لە ژیاندا مابوو. ئەو قۆناغێکی جیاواز بوو لە ئێستا. یەکێتی ئێستا یەکێتی دوای ماڵاویکردنی مام جەلالە. هەروەها ئێمە بیر و بۆچوون و تازە هاتوتەکایەوە بۆیە هەر گۆڕانکاریە کە بمانەوە بیکەین لە یەکێتیە پێویستە لە پەیڕە و پرۆگرامە جێ بکەینەوە. بۆیە پێویستە بەوە هەیە کە ئێستا وردەکاری زیاتر بکرین ئەو یەکێتی بەو شێوەیە سیاغە بکەینەوە بنیاد بنینەوە کە بتوانێت نوێگەری زیاتر و ڕێگەی زیاتر بەنەوەی نوێ بدات. بەڵێ کەواتە وەکو کۆمسیۆنی باڵای ئامادەکاری کۆنگرەی یەکێتیەوە کارەکانی خۆتان ئامادەیە ئەگەر بڕیار بدرێت کۆنگرە بکرێت لە ماوەیەکی کەماتوانن کارەکانی خۆتان بە تەواوی ئەنجام بدەن؟ بەڵێ چونکە ئێمە وەکو پێشتر ئاماژەم پێکرد ئەم کۆمسیۆنی کە دامان وەزاندەوە ئەو چواردە لیزنەی کە هەیە ئەو چواردە لیزنەیە بەشی هەرە زۆری مەکتەبەکانی تێیە و بەشی هەرە زۆری ئەنجومەنی ناوەندی تایە. زۆربەی هەموو لیزنەکان ئەندامان ئەنجومەندی ناوچەیە کەواتە بەشی هەرە زۆری ئەو مەکتەبەکان و ئەنجومەنی ناوەند لەو لیزنانە هەبوونە بیر و بۆچوونی ئەوان وەرگیراوە. بۆی ئەگەر ئێستا ئێمە بمانەوێت بڕیار بدرێت لەسەرەوەی کە کاتی کۆنگرەکەی ئەکرێ بێگومان ئێمە توانین لە ماوەیەکی زۆر کورتە کارەکان تەواو بکەین. باشە ئەم چواردە لیژنەیە پێکاتەکەی چۆنەوە لەسەر چ بنەمایە کەم لیژنەیە دەست بەکار بوون و کارەکانیان کردو ڕۆچاوی زۆر شت کراوەکە وەک ئاماژەت پێکرد لە 2013 تاوەکو ئێستا بارودۆخی هەم یەکێتی و هەم بارودۆخی سیاسی هەرێمی کوردستانیش بە شێوەیەکی بەرچاو گۆڕانکاری بەسەردا هاتووە. بەڵێ ئەمە ئەو لیزانە ئێمە دامان چواردە لیزنە بوو. ئەو لیزانە بەشێکی زۆری لەسەر مەکتەبەکان چەند مەکتەبمان هەیە ئەوەنە لیزنەی تێدایە. هەروەها هەندێک لیزنەمان هەیە بۆ نمونە لیزنەی سکاڵامان هەیە ئەمە یەکێکە لەو لیزانە لیزنەی حکوومەت و پەرلەمانمان هەیە. پێکاتەکەیکی جیاوازە زیاتر هەوڵمان داوە هەمە چەشن بێ هەم خەڵکی مختصی پێ بێ هەم خەڵکی ینی کادری ئەو ئەوەیتیا بێ. هەروەها لێرە هەوڵمان داوە ئەندامی ئەنجومەنی ناوەند لە هەموو لیزنەکاندا هەبێ. بۆیە ئەتوانین بڵین لەو هەموو چواردە لیزنەیە هەمووی ئەندامی ئەنجومەنی ناوەندی تایە. ئەوە گرنگیتان بە ئەنجومەنی ناوەند ئەنجومەنی ناوەند ڕاستیدا خۆی لە بەپێی پەڕەوی ناخۆی یەکێتی پەرلەمانی یەکێتیە. بۆیە ئێمە ئەتوانین بڵین دەنگی کادرە وەسەتەکانیشە و ئەو ئەرکی خۆی لە ئەساسا ئەوەکەوەی بوو ڕەقیب بێ بەسەر دام و دەستگاکانی تر یەکێتی. بۆیە زۆر گرنگ بوو ئێمە ئەو کاتەش بەلامانەوە ئەنجومەنی ناوەند نوێنەری هەبێ لەسەر جەم لیزنەکاندا. بەڵێ ئەگەر باز لە ئێستا بکەین بۆ قۆناغی ئێستا گرنگی بەستنی کۆنگرەی چوارەم یەکێتی لە چیایە؟
بەڵێ ئێمە دەبێ بزانین لەو کاتەوە تاکو ئێستا گۆڕانکاری گەورە لە ناوچەکە و لە ناویەکێتی و لە کوردستان و لە عێراقا ڕوویداوە ئەو گۆڕانکاریانە هەندێکی پەیوەستە هەندێکی ناخۆییە وەکو وتم ماڵئاوایکردنی سەرۆک مامجەلال هەندێکی دەرەکیە لەو گۆڕانکاریانەی کە لە عێراق و تەوابوونی شەڕی داعش و هەندێکی پەیوەستە بەوەی کە ئێمە بۆ چۆن خۆمان حازرکەین بۆ قۆناغی دوای مامجەلال چۆن خۆمان ئەم یەکێتیە چۆن لەسەر بیر و بنەمای ڕێبازی مامجەلال جارێکرد نوێ بکەینەوە چۆن وا بکەین ئەو تەحەدیاتە تازانەی کە دێتە پێشەوە بۆ نوێکردنەوەی یەکێتی بۆ بنیادنانەوە یەکێتی بۆ یەکێتی جارتر بتوانێت ئەنی هەستانەوەیکی گەورەتر بە خۆیان ببینێ چونکە ئێمە ئەزانین ئەو ئەرکانی کە ئێستا لە یەکێتی چاوەڕوان ئەکرێ چێ ناخۆی یەکێتی چی لە ڕووی کوردستانی تەنانەت چووی لە ڕووی عێراقیە زۆر گەورەیە بۆیە پێویستمان بەوەی هەیە یەکێتی جارێکی تر وەکو جاران بێتەوە سەر ساحەی سیاسی هەرێمی کوردستان و ناوچەکە ڕۆڵێکی کارا و سەرەکیش ببینێ. دکتۆر پێتان وایە کە بەستنی کۆنگرەی چوارەمی یەکێتی ئەتوانێت ئەم کاریگەریە زۆرەی هەبێت لەسەر ناوخۆی یەکێتی لەسەر پێکێنانەوەی جارێکی تری هەیکەلی یەکێتی و لەسەر داڕشتنەوەی سیاسەتی یەکێتی؟ بەڵێ من پێم وایە هیچ حزبێ لە هەرێمی کوردستاندا هیچ حزبێ بە قەدەریکێتی کادری وەسەڵی چالاک و بەهێزی نییە. جاران بەڕێزمامدا زۆر جار ئیشاراتی بەوەش ئەدا کە ئێمە بەشی چەند حزبێکش کادرمان هەیە ئەوەنە کادری وەسەڵیمان زۆرە بۆی ئەتوانم بڵێم ئەوەنە ئێستاش کادری وەسەڵی دڵسۆز لە ناوی یەکێتیدا هەیە ئەگەر بێت و ڕێی پێ بدرێ ئەگەر پێت و بواری بۆ بڕخسێ بێگومان ئەتوانێت یەکێتی جارێکی تر بە ڕوحیەتی جاران بە ڕوحیەتی هەفتاکان و هەشتاکان جارێکی تر بێتە کۆڕی خەباتەوە بەڵام ئەمە ئەوە ناگەێنێکی ئێمە ئەتوانین لە کۆنگرە هەموو شتێ بکەین ینی ئەمە ئەوە ناگەێنێ هەموو کێشەکان بە یەک کۆنگرە چارەسەر ئەکرێ بەڵام ڕەنگە ئێمە بتوانین بەشێکی زۆر بە تایبەتێکە بتوانین ئێمە بنیادی و سترەکچەری یەکێتی بگۆڕین و بکەینە حزبێک کە بتوانێت زیاتر لەگەڵ گۆڕانەکان و سەردەمیانە بێ و بواری زیاتر بۆ نەوەی نوێ بکاتەوە. ئەتوانن ئەو گۆڕانکاریە بەدی بێنن لە ناو کۆنگرەیە ئەتوانن وا بکەن کە کادرانی وەسەد و کادرانی گەنج لە ناو یەکێتی کادرانی دڵسۆز لە ناو یەکێتی بهێنە پێشەوە بۆ درێژەدان بە خەباتی یەکێتی؟ بەڵێ خۆی ئێمە وەکو ئەوەی کە ئێستا ینی قسەی لەسەر ئەکرێ ئێمەتان ئەم کۆنگرەیەک نابێت وەکو لە شێوەی باوڵێن کودەتایەک یا کۆنگرەیەک نایە بۆ تەسفێککردنی یا چەند کەس و یا لایەنێکی دیاریکرا بەڵکو ئەم کۆنگرەیە خوێنی تازە تێکەڵەکەینەوە لەگەڵ ئەو کەسانی کە پێشتر لە ساحەکە بوونە و سەرکردایەتیان کردووە و هەبوونەوە کەواتە ئێمە تێکەڵیەکە بێت لە نێوانەوەی کۆن و نەوەی نوێ ئێمە ئەمە هەدەفەکەمانە چونکە ئێمە ئەمانە چاکسازی لە یەکێتیە بکەین ئەو چاکسازیە بە تێکەڵکردنی خبرە لەگەڵ خوێنی گەرمە خوێنی گەرم و گەنجە ئەکرێ بۆیە من پێم وایە بەڵێ ئەمە ئەتوانین ئەوە بکەین. باشە ئەوەی ئێستا بینرێت زۆر جار لایەنگرانی یەکێتی هەوادارانی یەکێتی وە کادران و ئەو ئەندامانی یەکێتین کە بەڕاستی لە چینی خوارەوەن زیاتر و گەنجانن ئەیانەوێت و داوای بەستنی کۆنگرەی چوارەم یەکێتیەکەن بەڵام ئەگەر لەسەرەوە سیر بکەین بە هەمان شێوە کادران و لیان دەسەڵاتداران و بەرپرسانی ناو یەکێتی ئەوانیش لە ئێستاە لەگەڵ بەستنی کۆنگرن بۆم دۆخی ئێستا ئەتوانم بڵێم بەشی هەرە زۆری ئەوانەی خەمی ئەویانێ یەکێتی بەهێزتر ببێتەوە ئەوانەی خەمی ئەویانە یەکێتی نوێ بێتەوە ئەوانەی خەمی ئەویانێکی یەکێتی ڕۆڵێکی زیاتر ببینێ ئەوانەی خەمی ئەویانەکێتی وەکو جاران ڕۆڵی سەرەکی هەبێ ئەوانە لەگەڵ ئەوەن کە کۆنگرە ببەسێت و بکرێت بەڵکو بە پێچوانەوە ئەوەی خەمی یەکێتی بەهێزبوونەوەی یەکێتی نەبێ ئەوەی خەوی تازەکردنەوەی یەکێتی نەبێ ئەوەی خەری بنیادنانەوەی یەکێتی نەبێ بێگومان لەگەڵ ئەوەشا نابێت کۆنگرە نایە کۆنگرە ببەسێت چونکە کۆنگرە بەستن مانای ئەوەی ئێمە بەشێکی زۆری کێشەکانمان چارەسەر بکەین. باشە ماوەیەکی زۆرە بەستنی کۆنگرەی چوارەم یەکێتی دواکەوتۆ لە ئێستا چ بربەستێکە بینن بۆ ئەوەی کە تا ئێستا دواکەوتەوە گەر لەمە دواش بڕیار نەدرێت کۆنگرە ببەستێت و دواکەوێت خۆی پێشتر کە تاکو ئێستا خۆ دەزان ئێمە پێشتر لە 2013 بۆ 14 بڕیاردرا بوو دوای ئەوە مەسلەی داعش هاتە پێشەوە ئەوە ڕۆڵێکی سەرەکی هەبوو لە تەجیلکردنی کۆنگرە بۆ ماوەی چەند ساڵە ئێستا شەڕی داعش تەوا بوو وەکووتم حەدەسێکی تازە شاتووە کە ناوخۆی یەکێتیە بۆیە من پێم وایە دوای تەوابوونی شەڕی داعش و دوای ئەوەی کە ئێستا وەکو
سەرکردەی مێژوویمان کۆچی کردووە هیچ بیانویەک نەماوە کە کۆنگرە تاجیل بکرێت. لەگەڵەوە شایستا بە کاتێکی گونجاوەزانن بۆ بەستنی کۆنگرە؟ بەڵێ من پێم وایە ئێستا باشترین کاتە بۆ کۆنگرە چونکە ناوچەکە و کوردستان و عێراق لە بەردەم تەحەدیاتێکی گەورەن یەکێتی دەبێت خۆی حاضر بکە بۆ ئەو تەحەدیاتانە یەکێتی دەبێت بتوانێت وەکو جاران ڕۆڵی قیادی ببینێ لە سەرکردایەتی کوردنی کوردستان و ڕۆڵشی هەبێت لە عێراقا بەبێ بەستنی کۆنگرە بەبێ یەکدەنگی ناو ماڵ یەکێتی خۆی و بەبێ نوێکردنەوەی یەکێتی ئێمە ئەستەمە بتوانین جارێکی تر تەسیرمان هەبێ هەمچی لە ساحەی سیاسی عێراق و هەم لە گۆڕەپانی سیاسی کوردستان. باشە دکتۆر یوسف ئێمە بێت تۆزێک واقعی بین و ئەوەی کە هەیە وەک خۆی باسی بکەین ینی هەندێک کێشە هەیە لە ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ بەستنی کۆنگرە تا ئێستا هیچ تەوافقێک کراوە لە نێوان ناوخۆی یەکێتی؟ من پێم وانە بەعقلێتی تەوافق یەکێ بۆ لەو هۆکارانەی کە بۆتە خۆی کێشە لە ناو یەکێتیە بەقەدەرەوەی چارەسەری کێشە بکات تەجیلی کێشەکان هیچ چارەسەری کێشەکان ناکات بەڵکو من پێم وایە ئەم کۆنگرێ دەوێت کۆنگرێکی تەوافقی نەبێ بەڵکو کۆنگرێبێک لەسەر بنەمای نەوعی ئیش بکە نەک لەسەر بنەمای ئەوەی کێ ئەبێتە سەرکردایەتی و کێ نابێتە سەرکردایەتی بەڵکو دەبێ حزبێکی سەرکردە دروست بکەین حزبێکی نوێ دروست بکەین ئێمە بیلەوە بکەینەوە ئەم حزبمان لە ڕووی نەوعیەوە لە ڕووی جۆرایەتیەوە گەشەی پێ بدەین بەقەدەر ئەوە کەمتر بیلەوە بکەینەوە کێ بکەینە سەرکردە دەبێ ئێمە هەمووان بیلەوە بکەینەوە یەکێتی بکەینە سەرکردە و یەکێتی بکەین ئەو یەکێتیەی کە بتوانێت سەرکردایەتی کوردستان و ناوچەکەش بکات. باشە ڕەنگە هەموو لایەنێک ئەوە بڵێن کە پێمان خۆشە یەکێتیەک بێ هەڵبژێردراوی ینی سەرکردایەتێکی هەڵبژێردراوی خەڵک بێەوە کەسانی گونجاو بن بۆ شوێنی شێو بەڵام لە ئێستادا ئەمە ئەکرێت ئەتوانرێت لە ڕووی جۆرایەتیەوە کەسانی باش و شایستە بهێنرێنە پێشەوە وەکو وتم ئێمە لە ناو یەکێتیە سەرکردەی باش کادری باش خەڵکی نەوەی نوێی باشمانەیە خەڵکوانێکەوەیە تەجربەی سیاسی زۆریان هەیە لە سەرکردایەتی نیشت هەرواتە خەڵکوانشمان هەیە تەجربەی سیاسی زۆریان هەیە لە سەرکردایەتیشن بەم تێکەڵێ من پێم وایە ئەتوانی یەکێتیەکی نوێ و دروست بکەینەوە یەکێتیە کە بتوانێت لەگەڵ گۆڕانکاریەکانی سەردەما بڕوات. باشە پێتان وایە پێش بەستنی کۆنگرە دوای کۆنگرە ئەو کێشانەی کە ئێستا لە ناوخۆی یەکێتیا هەیە چارەسەرەکرێن و ئەگەر چارەسەر نەکرێن کاریگەریەکەی چیە بێت لەسەر کۆنگرە؟ من پێم وایە بەشێکی زۆری ئەو کێشانە ئەتوانین لە کۆنگرە چارەسەری بکەین بەڵام وانە ئێمە وا بزانین کۆنگرە ئاسای سەحری ئەتوانی هەموو کێشەکان چارەسەر بکە و ئاساییشە بە کۆنگرێ هەموو کێشەکان چارەسەر نەکرێت بەڵام ئەوەیە وەکو وتم ئەبێ بیر لەوە بکەین ئەم کۆنگرەیە کۆنگرەی دوورخستنەوە نەبێ کۆنگرەیەکی ئینتیقام نەبێ کۆنگرەی تۆڵەسەندنەوە نەبێ بەڵکو کۆنگرەیەک لە ڕاستی شەهر بەو نەفەسە کار ناکەوانی بەڵێ دەبێ نە ئێمە و نە زۆربەی ئەوانەی کە بینیون بەو نەفەسە کار ناکەن چونکە ئەگەر ئێمە بەو نەفەسە کار بکەین ناتوانین یەکێتیەکی نوێ یەکێتیە کە بتوانێت جارێکی تر ئەرکی بەرپرسایەتی خۆی لە سەرکردایەتی کوردی کوردستان هەڵبگرێت. بەڵێ ئێستا بۆ بەستنی کۆنگرە هیچ پرۆژەیەکی نوێ لەبەردەستایە تا بڵێن دەمانەوێت لەسەر ئەم پرۆژەیە نوێبوونەوە لە یەکێتیا بکەین یان بەم شێوازە یەکێتی بگۆڕین و لەمە دوا بەم شێوەیە کار بکات هیچ پرۆژەیەک هەیە لەبەردەستا؟ بەڵێ خۆی لە ڕاستیدا زیاتر لە پرۆژەیەکەیە لە ڕووی فەرمیەوە ئەنجومەنی ناوت بەرپرسە لەسەرەوەی کە پەیڕەوی یەکێتی حازرکا بۆ کۆنگرە بۆیە من پێم وایە برادرانی ئەنجومەنی ناوت ئەو ئیشە ئەکەن و ئێستا خەریکی تەواوکردنێتین هەروەها دام و دەستگاکانی تری یەکێتی کە پێشنیاریان هەیە بۆ شێوەی بەستنی کۆنگرە و بۆ پەیڕە و وەکو بەکتەبی ڕێخستن پرۆژێکیە هەروە بەشێک لە کادران بە تاوەتی کادرەوەسەڵیەکانش بیر و بۆچینی خۆیان هەیە و ڕەنگە پرۆژەشیان هەبێ بۆەوەی کە چی بکەن ئەمانە ئەکرێ لە کۆتاییدا تێکەڵ بکرێن و ببنەدە ئەو پرۆژەیە گیرەی کە شێوەی نوێکردنەوەی یەکێتی و شوێنەی هەستانەوەی یەکێتی بخاتە بەردەم کۆنگرە و بڕیاری لەسەر ئەمەش هەر کاری ئەو چواردە لیژنەیە بێت کە ئێستا کارەکانەکەن؟ نا کاری چواردە لیژنەکە نابێت زیاتر ئەتوانم بڵێم ئەوەی کە ئێستا قسەم لەسەر کرد بۆ زیاتر کاری پرۆژەی پەیڕەوە بێ بەڵام لە کۆتاییدا ڕەنگە لە کۆنگرە بڕیار لەسەر ئەوە بدەن ئەکرێت لە کۆنگرەش پرۆژەی تازە بێتە پێشەوە بۆ شێوەی بەڕێوەبردن و نوێکردنەوەی یەکێتی. باشە باست لە کادرانی وەسەطی یەکێتی کرد ڕەنگە ئەوانیش پرۆژیان هەبێ بیرۆکەی جوانیان هەبێ
چۆن دەنگیانەگات چۆن ئەتوانن پرۆژەی خۆیان بگەێنن چۆن ئەتوانن دەستیان هەبێت لە نوێکردنەوەی یەکێتیا لەم کۆنگرەیە خۆی بە دوو شێوە یەک ئەتوان پرۆژەی خۆیان بنووسن و بینێرن بۆ ئەنجومەنی ناوەند چونکە ئەنجومەنی ناوەند هەموو ئەو پێشنیارانە وەرەگرێ دوو ئەتوان خۆیان پرۆژەیان هەبێت و لە وەختی کۆنگرەیە لە کاتی کۆنگرەیە پێشکەشیکەن لە ناو کۆنگرەیە ئەو کاتە ئەو پرۆژانەی کە هەیەە ئەتوانن لێکی دەنەوە لەگەڵ ئەو پرۆژانەی کە لە ناو کۆنگرەیە هەیە وەکووتم پرۆژەیەکی گشتگیری لێ دروست بکەن زۆر باشە ئێستا یەکێتی بەفعلی ئامادەیە بۆ بەستنی کۆنگرەی چوارەمی خۆی بەڵێ یەکێتی وەکو ئیرادە ئامادەیە بۆ ئەو بەستنی بەڵام تاکو ئێستا اتفاقی لەسەر کاتەکەی نەکراوە وەتوانم بڵێم زۆربەی ئاراستەکان زۆربەی هەرە زۆری ئاراستەکان ئەوەیە کە نابێ ئەم کۆنگرێ لە مانگی دوی ئەم ساڵی داهاتوو تێپەڕێت کەواتە ماوەیەکی کەم لە بەردەستامە و ئێوەتانەوێت لەو ماوەیە کۆنگرەی چوارەم یەکێتی ببەستن بەڵێ ئەو ماوەیە ڕاستە کەمە بەڵام من پێمان وایە زۆر درەنگە چونکە ئەو گۆڕانکاریانە ناوچەکە هەیە زۆر گۆڕانکاری بەپەلەن دەبێ یەکێتیش زوو خۆی حاضر بک بتوانێت لەگەڵ ئەو گۆڕانکاریانەیە خۆی بگونجێنێت دکتۆر یوسف درەنگە لەگەڵ ئامادەبوونی یەکێتی بۆ بەستنی کۆنگرە دوشتی جیاوازن لەگەڵ ئەوەشا کە درەنگە یەکێتی ئامادەیە بۆ بەستنی ئەم کۆنگرەیە وەکو وتم ئێمە وەکو ئەو کۆمیسیۆنی کە ئێمە ڕاست پێدراوی بۆ ئامادەکردنی کۆنگرە ئێمە ئەو کۆمیسیۆنی باڵای ئامادەکردنی کۆنگرە بەشی هەرە زۆری کارەکانمان تەواو کردەوە کە تەنها پێویستمان بەوە هەیە بە بڕیارێک کە لە شوێنی فەرمی خۆی دەربچێت کە بڵێ کات و شوێنەکەمان دیاری کردو و فەربوون ئێوەش ئیشەکانتان ئەوەی کەماوە تەواو بکەن ئێمە بەشی هەرە زۆریمان بەڵێ تەواو هێشتا لەسەرەوەنە قسە نەکراوە ئەوە ئەکتر کاری وابزانم سەرکردایەتیە بڕیاری لەسەر بدا و ڕەنگە ئەنجومەنی ناوەندش خۆی قسەی لەسەرەوەش هەبێت بەڵێ پێتان وایە دروشمی بەستنی کۆنگرەی چوارەمی یەکێتی چییە بێت وڵای من ناتوانم خۆم قسە لەسەر ئەوە بکەم بەتەنها بەڵام ڕەنگە نوێبوونەوە بەشێک بێ لەو هەستانەوە بەشێک بێ لەوە هێنانەوەی نوێ بنیادنانەوە چەندین دروشمی جیاجیا هەبێ کە ناوەڕۆکەکەی ئەوە بێ ئێمە دەبێت هێتیەکی بە ناوەڕۆکێکی تر دروست بکەینەوە بۆی بتوانێت لەگەڵ ئەم گۆڕانکاریانە و لەگەڵ ئەم بەپرسیاتانەی گەورەی کە ئێستا لە ناوچەکەیە ڕوبەڕووی یەکێتیە بنەوە بگونجێ باشە بەستنی کۆنگرەی چوارەمی یەکێتی چ کاریگەریەک بەجێ هێڵە لەسەر ڕەوشی ئێستای هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکانی تر لە هەرێمی کوردستان بە تایبەت کە ئێستا بینین دۆخی هەرێم بە جۆرەکە زۆر لە لایەنەکان ناکۆکن و خەڵی ناکۆک هەیە لە نێوانیاندا هەریەکە و لەسەر بابەتی جیاواز بە حکمی ئەوەی یەکێتی هێزێکی گەورەی ناوچەکەیە و بە حکمی ئەوەی یەکێتی شوێنپەنجەی چی لە عێراق و لە کوردستان وەکو تەرەفی ڕئیسی دامەزرێنەری ئەم حکوومەتی هەرێمی کوردستان لە 92 ئەم حکوومەتی عێراقش لە 2003 بووە من پێم وایە هەر گۆڕانکاریەک هەر گۆڕانکارن لە دۆخی یەکێتی تەسیری ئەبێ لەسەر ئایندەی کوردستان و عێراقش ئەو چی بە باش چی بە خراپ لەبرەوە ئەگە دۆخی یەکێتی بەرەو خراپی بڕات تەسیرێکی خراپی ئەبێ لەسەر هەرێمی کوردستان هەروەها ئەگەر دۆخەکەشی بەرەو باشی بڕە تەسیرێکی زۆری ئەبێ لەسەر هەرێمی کوردستان و بێگومان ئەگەر بێت و ئەم کۆنگرەیە بتوانێت یەکێتیەکی نوێ یەکێتیە کە یەکدەست بێ کە بتوانێت لەگەڵ گۆڕانکاریەکانی سەردەم و ناوچەکەیە خۆی بگونجێنێ بێگومان تەسیرێکی زۆری ئەبێ لەسەر چاکردنی باردۆخی وەزعی عێراق و کوردستان ئێمەش لە ئەوە نەشارینەوەکەیەتی لە بنیادناونەوەی عێراق دەورێکی یەکجا سەرەکی هەبوو بە تابەتی بوونی بەڕێز مام جەلال لەو کاتەیە و عەقڵێتی مام جەلال عەقڵێتی فرەیی مام جەلال و پێکەوە ژیان و کە ئەو کاتە بەردی بناغەی پێکەوە ژیانی لە عێراقی نوێ دامەزران بەڵێ وەک باست کرد ڕەنگە کۆنگرە ئەو ئەساس سحریە نەبێت بتوانێت زۆر گۆڕانکاری گەورە بکات بەڵام پێتان وایە دەرەنجامەکانی هێندە باشە بێ بتوانێت کاریگەری جگە لە ناوخۆی یەکێتی لەسەر هەرێمی کوردستان لەگەڵ پەیوەندیەکانی یەکێتی لەگەڵ عێراق لەگەڵ پەیوەندیەکانی هەرێمی کوردستانیش لەگەڵ عێراقا بێگومان من پێم وایە ئەتوانێت تەسیرێکی گەورەی هەبێ وەکو وتم چونکە ئەسڵەن خودی یەکێتی هێزێکی گەورەیە هێزێکە هەموو لایەنەکان حسابی بۆکەن نەکرد لایەنە ناوخۆیەکان و عێراقیەکان بەڵکو لایەنە ئەقلیمیەکانیش ئەگەر بۆ دەرەوەش هەر ڕاستە بۆیە پێم وایە ئەگەر یەکێتی بتوانێت ئەو کارە و ئەو ئەرکەی کە باسم کرد ئەنجام بدا بێگومان ئەتوانێت ڕۆڵێکی گەورە لە چاکردنی وەزعی عێراقش ئەو کاتە ببینێ بەڵێ چاوەڕێیەکەنیان هیچ پێشبینیەکتان نیە ڕاستاماژت بۆ کرد کە ڕەنگە تا کۆتایی مانگی دوو ئیتر ئەمە دواوا دەبێ بۆ بەستنی کۆنگرە بەڵام دیار نییە کە لە چ کاتێکا بێ بەستنی کۆنگرە نەخێر چونکە وەگوتم زیاتر پەیوەستە بە بڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی خۆی
بەڵام پێم وایە زۆربەی ئاراستەکان ئەوەیە کە ئیتر نابێ کۆنگرە لە مانگی دوو تێپەڕێت. ئێستا چاوەڕێکی ئەەکەن بۆ بڕیار نادرێت کە کۆنگرە ببەست. چاوەڕێکین ئەنجومەنی سەرکردایەتی کۆ بێتەوە و کاتێک بۆەوە دان کەی کۆ ئەبنەوە کەی بڕیاریان لەسەر ئەتوانیەوە لە ئەنجومەنی سەرکردایەتی خۆی بپرسێت. ئێوە داواتان نەکردووە و کۆمیسیۆنی باڵای ئامادەکاری کۆنگرە ئەم نەکار ئێمە ئەنجومەنی ناوەندیش داوای کردووە زۆر شوێنی تریش داوای کردووە و پێشم وایە خۆیان ئەو ئەرکە ئەزانن و ئەزانن کە پێویستە بیکەن و دوورش نییە لە ئایندەیەکی نزیکە ئەوکە جێبەجێش بکەن. ئەمە ڕەنگە مژدەیەک بێ بۆ لای ئەنگرانیەکێتی و ئایندە نزیکە ڕەنگە کەی بێت. وەکو وتم ئەگەر ئێمە بمانوێت لە مانگی دوا کۆنگرە بکەین دەبێ ئەکید ئەوش لە مانگیە کاتێ نەپەڕێ. ئێوە چەندێک کاتان پێویستە دوایەوەی کە سەرکردایەتی یەکێتی بە ڕسمی وتی ئێمە ئامادەین بۆ بەستنی کۆنگرە یەکێتی وە دەمانەوێت کۆنگرە ببەستینەوە چەندێک کاتان پێویستە؟ ئێمە وەکو وتمان زۆربەی ئیشەکانمان تەواو بووە ئێمە لە مانگی زیاترمان پێویست نابێت بۆ ئیشە بکەین دوایەوە. بەڵێ زۆر سپاس بەڕێز دکتۆر یوسف گۆران و تەبێژی کۆمیسیۆنی باڵای ئامادەکاری کۆنگرەی یەکێتی ئەگەر بەڕێستان شتێکتان وابێت. نا زۆر سپاس بەخێر بێت.